وەکو بەرگری شارەسانیتی میسی بیاڕێن هاین لە گەڕێکی هەرێم بە مەبەستی تەتیرکردن یا خاوێنکردنەوە و با بڵێم پڕژانینی دەرمانی تایبەت دژە ڤایرۆس ئەرکی ئێمە لە پاڵەرکەکانی تری برایانمان لە برایانی هاتووت با بڵێم هێزەکانی ئەمنی ڕاست پێدراین بۆی کە بەر لە دروستبوونی هەڵگرانی ئەم ڤایرۆسە و بارگاییبوونی شوێنەکان و جێگاکان ئێمە دەرمان بڕێژین ئێمە لە تەواوی کوچە کۆڵانەکان لە تەواوی هەر چوار قەزا و سنتەرەکانی قەزاکان و لە ئاوایەکانیش ئەمەرکەمان بەجێگانوە بەوەی کە بینن ئێساکان ئێمە بە مەبەستی با بڵێم دڵنیاییدان و گەڕانەوەی سەلامەتی هاین لەم کۆڵانەیە و بۆ خانووی کە ئەمڕۆکانە خاڵەحاجێک و خێزانەکەی دووچاری ئەم هەڵگرنی ئەم ڤایرۆسە بوون بۆ شوێنەکە بارگایی بووە ئێمە 100% کە شوێنەکە بارگاوی ئەبێ وەکو تیمی سیبیاڕێنی بەرگری شارەسانی لە تەواوی بەڕێوەبەراتیەکانی ترمان دەچینە داخڵە بین بۆ شوێنەکان بە مەبەستی دڵنیاییدانەوە بۆ شوێنەیە بۆ ئەوەی کە خەڵکی ناوچەکەیش با بڵێم هەستێکیان بۆ دروست بێتەوە دڵنیا بن لەوەی کە بەڵێ شوێنەکان دڵنیایی بۆ گەڕاوەتەوە. مام حازی ڕەسوول کە مامی منات 6 ڕۆژ پێش ئێستا لە سەفەری عومرەی گەڕایتەوە ئەو کاتی کە هاتوونە نە لە سعودی نە لە هەرێمی کوردستان هیچ حاڵەتێک تۆمار نەکرابوو. مام حازی ڕەسوول تەندروستی زۆر باشە سعاتی زۆر باشە چەند ڕۆژە هەر خەریکی کارکردنە ئەسڵ هەستی پێ نەکردیان ئەوەی کە باس لێرە و لەوێ باس لەوەی کرێت لە تۆرە کۆمەڵایەتەن کە گوایە سەردانی تەعزیە کردی و شتوێ کردیا نەخێوانیە ئەسڵ و ئەساسی نییە لە ماڵەوە نچ دەدرێت پابندی ڕێمایە تەندروستەکان بووە بەڵام لەکوێ سەر هاوای گوتە ئەوە وەزارەتی تەندروستی دەزانێت. کانیش ئەمەرکەمان بەجێگانوە بەوەی کە بینن ئێساکان ئێمە بە مەبەستی با بڵێم دڵنیاییدان و گەڕانەوەی سەلامەتی هاین لەم کۆڵانەیە و بۆ خانووی کە ئەمڕۆکانە خاڵ بەڵێ مام حازی تەندروستی زۆر باشە بەخۆی پیاوەچی ئاینێ پیاوەچی